وإما دروزاتين فبردرجوا والله توقعهم ذكر بغياب إما أو اندفاع لحق ملت كرد لموضوع وكو مانجكاني بيشو كردويانا بهيج شيء قابل قبول أما حق ملت كرد لا صراحة سەرۆک بارزانی لە نوێترین دەرکەوتنی لەبارەی موچەوە هۆشداری بە حکوومەتی فیدڕاڵیدا و لەبارەی پێکێنانی حکوومەت پەیامی نوێی خۆی ڕاگەیاند. ئەمڕۆ لە کۆنگرەی یەکگرتنەوەی یەکێتی قوتابیان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان سەرۆک بارزانی گوتارێکی پێشکەش کرد و لەبارەی هاتن و نەهاتنی موچەی فەرمانبەران و موچەخۆرانی هەرێمی کوردستان گوتی هاوشێوەی مانگەکانی پێشوو ئەمە لە بەغدا قبول ناکەین کە یاری بە موچەوە بکات. بۆ ئێمە کەڕامەت و ئیرادا لە پێش موچەیە و ئێمە سوالکەرنین تاوەکو هەموو مانگێک ئەم کێشەیە هەبێت. سەبارەت بە پێکێنانی کابینەی نوێی حکوومەت سەرۆک بارزانی بەڕوونی ئەوەی خستە ڕوو کە حکوومەتێکی 50 پێک نایەت و سوورن لەسەر ئەوەی یەک هەرێم، یەک پەرلەمان، یەک حکوومەت و یەک هێزی پێشمەرگە هەبێت. ئەگەر حکوومەت ئەم مەبدەئەی نەبێت پێک نێت باشترە. سەرۆک بارزانی باسی جیاوازی شەڕی ئێستا و ڕابردووی کرد و گوتی شەڕی فڕۆکە و تانک و تۆپ لە شەڕی ئێستا ئاسانتر بوو. ئەمەش بەهۆی بڵاوی ماددە هۆشبەرەکان و ناردنی بۆ هەندێک وڵاتان لەلایەن وڵاتانی دیکەوە و کردنی بامرازی شەڕ. گوتارەکەی سەرۆک بارزانی چەندین هەڵوێستی جیاوازی تێدا بوو بۆیە دواتر گوتەکانی بوونەتە ترێندی سۆشیاڵ میدیا و میدیاکان.